بەناوبانگترین کاتژمێرە لە مێژووی مرۆڤایەتیدا و لە تەواوی دنیا لە ماوەیەکی کەمدا بە هەموو جیهاندا بڵاو بووەوە. کۆمپانیای بەرەمێن بەهای خۆی پاراست لە ڕابردوو لە ئێستاشدا کاتژمێرێک تەنها بە یەک شێوە و یەک جۆن کە گەنج و پیر بەکاریان دەهێنا، پیا و ژن، هەتا دەوڵەمەندەکان و کەم دەرامەتەکانیش بەکاریان دەهێنا، وەک خەڵات دەبەخشرا و خەونێک بوو بۆ گەنجان و منداڵان. ئەمە کاتژمێری کاسیۆی ئەفسانەییە. کاتژمێرێکی ئاسایی بەناوبانگ لە مێژووی مرۆڤایەتیدا. هەرچەندە کاتژمێرێکی شیک و گرانبەها نییە، بەڵام هەمووان حەز دەکەن بیکڕن و بەکاری بهێنن. مێژووی یەکەم دەرکەوتنی دەگەڕێتەوە بۆ 30 ساڵ لەمەوبەر کە لەلایەن کۆمپانیای کاسیۆی یابانیەوە بەرهەم هێنرا. WF91 بەناوبانگترین کاتژمێری ژمارەییە، نێردرا بۆ هەموو وڵاتانی جیهان تا هەمووان بتوانن بیکڕن و بەکاری بهێنن. بە شێوەیەکی زۆر سەرسوڕێنەر بڵاو بۆەوە بە هەموو جیهاندا و بە ملیۆنانی لێفرۆشرا. ئەم کاتژمێرە بە کوالیتیەکی بەرز بەرهەم هێنرا پێشی هەموو کۆمپانیا کێبڕکیەکانی دایەوە، بە شێوەیەک دروستکراوە کە هیچ کات لە کار ناکەوێت مەگەر زەبرێکی بەهێزی بەربکەوێت. باتریەکەشی بەرگەی 7 ساڵ کارکردن دەگرێت و بە هیچ شێوەیەک ئاوی تێناچێت. کوالیتیەکی زۆر بەرزی هەیە بە هەمان شێوەی نۆکیای 33 بەشی زۆری کۆمپانیا چینیەکان ویستیان لەبەری بگرنەوە، بەڵام سەرکەوتو نەبوون و شکستیان هێنا، چونکە هەر کەسێک دەیویست لەو کاتژمێرە بکڕێت پێشتر پرسیاری ئەوەی دەکرد کە ئایا ئەم کاتژمێرە ڕەسەنە و بەرهەمی کۆمپانیا ڕاستەقینەکەیە؟ ئەی چۆن بزانین کامە کاتژمێری کاسیۆ کۆپیە یاخود ئەسڵیە یان ساختەکەیت؟ بە فشارکردن لەسەر دوگمەی ڕاست بۆ چەند چرکەیەک دەست بەجێ وشەی کاسیۆ دێتە سەر شاشەکە. هەر لەبەر ئەم هۆکارەش بوو چینیەکان سەرکەوتو نەبوون لە لەبەرگرتنەوەی. کاسیۆ دروستکرا لە چەند مادەیەکی خامی سادە کە 3 دوگمەی لەسەر بوو پێگاتبوو لە سەعات ژمێرێک و مانگ و ڕۆژژمێر، بە شێوەیەکی ئاساییش دروستکرا و بە کێشێکی کەم کە نەدەگەیشتە 20 گرام. شاشەکەشی بە کوالیتیەک دروستکرا بوو کە شۆکهێنەر بوو، ئاگادارکەرەوەیکی بەهێزیشی تێدا بوو، بە شێوەیەک کەی بدویستایە بە زەنگێک ئاگاداری دەکردیتەوە. بەڵام ئێستا کاتژمێرەکە وەک جاران ناوبانگی نەماوە و کۆمپانیاکەش لە ئێستادا ساڵانە لە 3 ملیۆن زیاتر نافرۆشێت. کاتێکی شاکیرا گاڵتەی بە پێکی هاوسەری کرد بە هۆکاری ئەوەی کاتژمێرە ڕۆلێکسەکەی گۆڕیوەتەوە بە کاسیۆی یابانی. کاسیۆ سوودی لەو قسانە بینی و هەوڵیدا گرێبەستێک لەگەڵ پێکی واژوو بکە بە مەبەستی گەڕانەوەی بۆ ناو بازاڕەکانی جیهان کە چەند ساڵێکە ون بوو. ئایا لە ڕابردوودا کاتژمێری کاسیۆت بەکارهێناوە؟